ئەم کاتتان باش بەخێربێن بۆ پێشانگاکەمان ئێمە وەکو نەریتێکی ساڵانەمان هەستان بەکردنەوەی پێشانگا بوو خوێندنگە ناحکومیەکان لەبەرەوەی حکومیەکان بایکۆت و شت هەبوو نەیانتوانی بەشداری پێشانگای ساڵانە بکەن بە ژمارەی تقریبن 20 خوێندنگە کە هەستاون بەکردنەوە ئەم پێشانگایە بەشداریان کردووە و هیوای سەرکردیان بۆ خوازم دەستیان خۆش بێ مەژۆکو سەرپەرشتی هۆڵەکە ئەوەی پێویست بێ بۆمان کردوون ئیشەڵڵان شەبێ لەوانی تریش بەشداری بکەن دەست خۆش بۆ ئێوەش.